بۆ ڕابردوو. کاتێ ئەکتەرە بەناوبانگەکە مرد و بە چەپڵە ڕێزانەوە ناشتیان. تێبینی ئەڵمانیەکان لە جیاتی تەکبیر مردووەکانیان بە چەپڵە ڕێزان دەنێژن. فریشتەکان بەر لە هەموو شتێک بەر لە پرسیارکردن دەربارەی نوێژ و پەرستشەکانی لەسەر ئەو فلیمە لێپرسینەوەیان لەگەڵدا کرد کە سەرپەرشتی بەرهەمهێنانی کردبوو ڕۆڵیشی تێدا جێڕابوو. پێیان ڕاگەیاندبوو کە بەلێدان بۆ ماوەی 50 ساڵ حکمی بەسەردا دراوە. نەی دەتوانی هیچ بکات. ملکەتی فەرمانەکە بوو. خۆیدا بەدەست حکمەکە و ئازارەکەی دەچەشت. کاتێ ماوەی 50 ساڵەکە تەواو بوو کاتی پشوو هات. فریشتەکان هاتنەوە لای و پێیان ڕاگەیاند کە دەبێت 50 ساڵی دیژ لێی بدرێت. ئەکتەرەکە بەناڕەزاییەوە گوتی ئەمە چییە فریشتە بەڕێزەکان؟ من لە ژیانمدا تەنیا یەک فلیمم بەرهەمهێناوە و تێیدا بەشدار بووم. لەبەرەوەی فلیمەکە فلیمێکی خراپ بوو بۆ ماوەی 50 ساڵ لێدانم خوارد. ئێستا بۆچی ماوەکەم بۆ نوێکراوەتەوە و دەبێ 50 ساڵی دیژ لێدان بخۆم؟ چیم کردووە؟ یەکێک لە فریشتەکان گوتی ئێمە هیچ سوچێکمان نییە. دوێنێ جارێکی تر فلیمەکەی تۆیان بە بۆنەی هەفتەی سۆز بۆ فلیمە کۆنەکان نمایش کردەوە. لەبەرەوە دیسان حکمەکەت بۆ نوێ کراوەتەوە.